لە مێژووی هەر گەلێکی دنیادا دوای مێژووی سیاسی مێژووی هونەری و مێژووی هونەرمەندان لەسەری بەحث دەکرێ و شوێنەواری هونەرمەندەکان و هونەرمەندەکان دەبنە تاریخساز و مێژووسازی ئەو گەلە جا هەر کام لە قۆڵێکی هونەری خۆیانەوە ئەوڕۆ من دەمەوێت لەسەر مێژووی هونەری موسیقا بدوێم و بەتایبەت لەسەر موسیقایەکی تایبەت کە لە کوردەواریدا زۆر باوە ئەوی نایە یان نەرمەنایەیە نایە یان نەرمەنایە ئامڕۆزێک کە زۆر خۆش ئاهەنگ خۆشاواز زۆر لە مەجلیساندا جاری وایە لەگەڵ زەربێک بە تاقتێنە مەجلیسی پێ خۆش دەبێ و دەیان و سەدان گۆرانی پێ خەلق کراوە لەسەر ئەو دوو ئامێرە بە زەر و تەفلەکەوە یەکێ لەو کەسانی کە بە بێڕیا دەڵێم توانی ئەو ئامێرەی بە جیهان گەیان و شۆرەتی عالەمی پێ پەیدا کرد و بۆ خۆشی پێ جاویدانی کرد لە شاری بۆکان هاوڕێم کاک عوسمانی محەممەدیە بەنێوی عوسمانە سوور کە عوسمان من لە ساڵی 48ەوە لەگەڵی ئاشنایەتیم هەیە من قوتابی بووم لە بۆکان کە ئەو دەستی کرد بەنایە و لەگەڵ دۆستان و لەگەڵ گۆرانی وێژانی مەتراح وەک عەبەدارژێ گۆرانی وێژانی وەک سەیبراهیم وەک عەلی خەندان وەک عەلی سوارە وەک زۆربەی گۆرانی وێ کە لە عانیژماون لە قەدیمەوە تا ئێستا کاک عوسمان وەک سێد حەمەی سەفایی نایی بۆ لێداون و هەمووشیان بەڕێزەوە حورمەتی مام عوسمانیان گرتووە و بە دەلیلەوەی مام عوسمان بە بێڕیا مۆسیقیەکەی لە خزمەت گەلەکەی داناوە و لە خزمەت گۆرانی وێژانی گەلەکەیدا حتا بۆ کلیپەکان لەگەڵ خۆشەویستان کە باس کراوە بۆ کاخەبەتی مەولودی باشترین کلیپەکانیان لەگەڵ نایەکی مام عوسمان بوو و منایەکی مام عوسمان بۆ تا شتێک کە ئەوڕەکە لە کوردستاندا ناسراوە ئێستا قەرار لە شاری بۆکان ڕێزێکی لێ بگیرێ ئەمن ئەو ئیقدامانە و ئەو هەنگا هەڵگرتنانم پێ زۆر شتێکی پیرۆزە چون تا خۆی ماوە دیارە ڕۆژێک هەردوێ بڕۆی تایبەت بەونیەوە بە منیەوە بە کەس نییە بەڵام بۆ ئەو گەلەی کە خزمەتێکی 50 ساڵ و 6 ساڵی پێدەکرێ لە کاتێکدا کە ڕەنگە وەک جارە نەتوانێت ئەو کابرایە هونەرەکەی خۆی ڕائەبدا وەکو دەستخۆشیەک وەکو قەدرزانیەک قەدرانێکی لێ بکەن بۆ خۆی بەسەرینی ببینێ بۆ خراپە زۆرش باشە کە عوسمان بۆ ئەو دەبێت لە هەموو زێ ڕێزی لێ بگیرێت چون ئاغایە لە وڵاتانی دەرەوە ڕێزی لێگیراوە مەقاماتی خارجی هەیە لە شارەکانی دەوروبەر ڕێزیان لێگرتە دی بۆ لە شارەکەی خۆمان ڕێزی لێگیرێ من هەر ئالێرەوە دەستی ئەواز و خۆشەویستانی کە ئەو هەنگاویان هەڵگرتووە ئەو بەرنامە دەست کرد ماچ دەکەم بەگەرمی دەستیان دەگوشم و داوا دەکەم لە خەڵکی بۆکان لەوانی کە هونەریان خۆش دەوێت لەوانەی کە قەدری هونەرین وە تایبەت شارەکەمان کە ئەو کابرا و حورمەتی بۆ شاری ئێمە داناوە ڕێزی بۆ شارەکەمان گرتووە ئەلان من دەچمە هەر شارێک گە دەڵم خەڵکی بۆکانم بە وەڵڵاهی بە یادی زیرەک حورمەتم دەگرن هونەرمەندانی شارەکەمان ڕێزی شارەکەمان بەگشتی دەگرن ورن لەو بەرنامەدا بەشداری بکەن حتمما بیبینن بەرنامێکی زۆر خۆش دەبێت و ئینشاءڵڵا کە عوسمانی ساڵهای ساڵ لەگەڵمان دەمێنێ و خۆی ئەو فیلمە دەبینێ بۆ هیوایی کە دەستی ئەو کەسانە خۆش بێت کە ئەو مەجلیسان ساز کرد و بینەران و ئازیزانی خۆشەویستی بیبین و بیرەوەریکی خۆشم و کەبرا هونەرمەندە ببێکە بەڕاستی ساڵهایە لە بەسێنی هونەردا خزمەتی بگەلی ئەمە کردووە هەموو لای خودای گەورەگرم دەست پێرم سپاسان